چاوەکەم بۆیە بەدایم کار و پیشەم زاریە حاکمی چاوت لەگەڵ من مایلی غەداریە شۆڕش و ناڵینی کەس بێوەجه و بێعیلەت نییە ئاهی من فریادی بولبول ئیشی بێغەم خواریە من هەر ئەو ڕۆژە دەسم شۆری لە ڕۆحی خۆم کە دیم حەزرەتی خونخواری ئەبرۆت مەشرەبی خونخواریە گەردەپرسی بۆچی بێنش ئەو مەلول و عاجزی ڕوومەتی زەردم عەزیزم شاهدی بێباریە کەم بە خەندە بێبەلامە حەیفە تانەم لێ مەدە لێم گەڕێت تووبی و خوا ئەم جارە دەردم کاریە دڵ لە شامی پەرچەمی ڕووتا بەدایم بێخەوە چونکە کێشکچی بە شەودا عادەتی بێداریە حیکمەتی پڕمەسئلەی کوڵمت لە بۆچێ حەل دەبێ هەر سەحیفە سەد ئیشارە و ڕەمزی تێدا جاریە خاڵی ڕوخسارت هیدایەت بەخشە شەرحی زوڵفەکەت قازیاسا حاشیەی ئەگریجەکانت لاریە ڕوود وەکو ئاتەش مژەد وەک شیشە ئەبرۆت قیمە چێژ مروحەت زوڵف و کەبابت جەرگی پارەی ناریە